گوێ ئەگەر ئەو فەرمانەی کە ئینسان پێی ئەکرێ لە ژیانی خۆیان جێبەجێ نەکا، گوێی ئەبێ بە گوێیەکی ئاژەڵی، صم بكم عمي فهم لا يعقلون. واتە ئەم گوێیە هیچ شتێکی حەقیقەت نابیستێ، هیچ ڕاستیەک نابینێت، تەنها وەکو جاندارێک ئەمری پێ ئەکرێ كمثل الذي ينعق بما لا يسمع إلا دعاء ونداء. شوانتان بینیوە هەر هاوار لە حیوانەکانێک کاوش گۆچانەکەی بەرزەکاتەوە و پێشیانەیە و دوایان نەخا و ئەیان هێنێ و ئەیان بە، حیوانەکە هیچ دە قسەی تێ ناگا، بەڵام گوێی لە دەنگی شوانەکەیەتی، گوێی لە دەنگی گاوانەکەیەتی. بۆیە خوای گەورە فەرمێ كمثل الذي ينعق بما لا يسمع. خەڵکێکەیە گوێی ئاوایە، دوو لە ڕووی ئێوە گوێیەکی ئاژەڵی، بەس ئەزانێ ئەم گوێیە پێی بێ، پێی بڕوا، پێی بخوا، گوێی لە شتی دوو لە ڕووی ئێوە پڕوپوچ بێ، بێمەعنا، مۆسیقا، گۆرانی، مسلسلات، غەیبەت، قسەی نابەجێ. ئەم گوێیە نەبوایە باشتر بوو. کورد ئەڵێ هەی گوێ مسی تێکرێ ئەڵڵا، گوێ قورقشمی تێکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ گوێی لە کۆمەڵێ گرت و ئەوانیش پێیان ناخۆش بوو، بەڵام ئەم گوێی بۆ هەڵخستن، فەرمێ لە ڕۆژی قیامەتە قورقشمی تواوە ئەکرێتە گوێیەوە. ڕێک کورد سوبحان الله هێناوێتی ئەمەی کردۆ بە کوردی و کردوێتی بە گوێن، کردوێتی بە دوعایەکی ناشرین بۆ ئەوەی کە تێبگا ئەم گوێیە ئیسفادەی نییە.